بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. ئازیزان و خۆشەویستان، بابەتێکی زۆر گرنگ ئەمڕۆ ئەوروژێنین کە بۆیە عەرزتانەکەم هەموو جارێک پەروەردەی مناڵ ئەگەر ڕەبتی نەکەیتەوە بە وەحیەوە تووشی گەورەترین هەڵە ئەبین. لەمڕۆیە باسێکی سۆزەکەین. بابزانین مناڵ پێویستەکە سۆزی هەبێ، خۆشەویستی بۆ دەربڕیت، ماچی کەیت، بنووسێنی بخۆتەوە، باوشی پیاکەیت، یاخود مناڵ مەفروزە ئەمە دایک بیکە باوک لە لێڤڵێکی ترە چاولێ سوورکردنەوە و ترسان و ڕێز و پیاوکە هاتە ماڵەوە هەموو شتێ لە شوێنی خۆی بمەیە. بابزانین دایک لەگەڵ مناڵە کە ئەسوێ لە ماڵەوە پێویست ناکە باوکی پارسەنگی ئەمەی بۆ باتەوە بۆ ئەوەی کە بتوان بە هەردووکیان مناڵەکە بەشێکی سۆز بێ، بەشێکی ترس و لەنگەرگرتن بێ. ئەم بابەتە زۆر گرنگە چکە لە کوردەواری ئێمەیە لەوەی ئێستاشی لەگەڵا بێ ئەو کاتێک کە جاهیلیەتیش هاتووە بە هەمان شێوە لەوە ئەچێ ماچکردنی مناڵ قورس بێ. مناڵ بۆچی ماچەکرێ؟ پێویست ناکە مناڵ کە ئەوەنگە ماچێ کرد خاسەن کوڕ زەعیف دەرەچێ، نەستەرە دەرەچێ، وردە منداڵێکی زەعیف وەکو مناڵێکی لاوازیەتە بەرچاو، شخصیەتی نامێنێ، مناڵە بێت زبر بێ، خاسەن کوڕ ئەبێ وەکو پیاو تەسەڕوفکە، نابێ ماچ کرێ. کابرایەکی عەرابی ژێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت تقبلون صبیانەکم، ئەوە ئێوە ماچی مناڵەکانتانەکەن؟ نحن لا نقبلهم، ئێمە ماچی مناڵ ناکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە ئەملیک لەکە أن نزع الله من قلبك الرحمة. من دەسەڵاتم چییە خوا سۆز و ڕەحمەتی لە ناو دڵی تۆیە دەرکێشاوە؟ واتە دڵی تۆ ڕەحمەتی تیا نییە. ئەم مەفهومە مەفهومی هەموو عەرەب بۆ لە جاهیلیەتە. ئەقرەعی کوڕی حابس جارێکیانێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا حەسەن و حوسەینی لایە، جارێ ئەم ماچەکە جارێ ئەو ماچەکە. ئەویشە فەرمێت یا رسول الله إن لي 10 من الولد ما قبلت أحدا منهم. دەکوڕم هەیە یەک ماچیەکیانم نەکردووە لە مناڵیەوە تاوەکو ئیستاکێنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من لا يرحم لا يرحم. ئەقرەعی کوڕی حابس خۆی بە ڕێز عەشیرەت ئەزانێ، خۆی بە پیاوێکی گەورە ئەزانێ، چۆن نەبێ بچی کوڕ ماچکەی، چۆن نەبێ بچی مناڵ ماچکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم مەفهومە ڕاست دەکاتەوە. ئەم مناڵە پێویستی بە ماچە. ماچ ئەوەنگە گرنگە لە ژیانی مناڵە، بەڵێ لەبەر ئێمە چین گەورە ماچەکەین، گەورە ماچ و مۆچ و ئەم لاولا نەخێر، گەورە سونەت نییە ماچیکەیت، سونەتە مناڵ ماچکەیت. مناڵ پێویستی بە ماچە، جارێ دوان سیان چوار پێویستی بە ڕۆژی 5 دانە ماچ بەلانی کەمەوە هەیە، هەل لە سەرێەوە بیگرە، هەل لە ناوچاوانیەوە بیگرە، هەل لە ڕوومەتیەوە بیگرە، هەتا وەکو دەستی ئەبێ مناڵ ماچ کرێ. چکە هەر یەکەو معنای خۆی هەیە ئەم ماچانە. کە ناوچوانی ماچەکە یعنی کوڕم من تۆ لێ ڕازیم، کە سەری ماچەکە یعنی تۆ پیاوێکی گەورەیت، کە دەستی ماچەکە یعنی بەزین پیاتایەتەوە، کە کوڵمی ماچەکە یعنی خۆشمەویت. هەر یەکەو معنایەکی هەیە ئەم ماچانە. ئەبێ پێنجەمە لەگەڵ فەرزەکانی نوێژە ماچی ئەم شوێنانە بکرێ، قەسریش و جەمعیشی تیان نییە، ئەبێ لە کاتی خۆیان بکرێ. بەیانی هەستای 5 ماچ بڵێ ئەمە تەواو ئەم بەشی ئەمڕۆ نەخێر، ئەبێ ماچەکان بەجیا بن. چوو بۆ مەکتەب ماچێکیت، هاتەوە ماچێکیت، ئەی بوو بۆ مزگەوت ماچێکیت، لەسەر سفرەکە ماچێکیت، خەو ماچێکیت، هەستا ماچێکی. لەبەرەوە ئەم ماچانە معنای زۆر زۆرە، لەبەرەوە نەک بۆ کوڕ ئەبێ بۆ کچ ماچەکان زیاتر بێ. چکە یەکێکی تر کە ماچێکی بۆ دەربڕی یان خۆشەویستیەکی یایە ئەو فەراغەی بۆ پڕکردەوە لە دەست تۆ دەرەچێت. کاتاڵی باشە بۆ چکە تۆ ئەو کلێنە بۆ دروست کردووە، خۆت دروستە کردووە، لەبەرە بە ئاسانی لای خەڵکی ترەوە پڕە بێتەوە. بۆیە مناڵ ئەم خۆشەویستی کە ئەدرێتێ ئەمە دین فێری کردوین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین. خوای گەورە لە ئاسمان 100 دانە ڕەحمەتی هەیە، یەک ڕەحمی دابەزانێتە سەر زەوی. بەشی ئێمە و جاندارانی هەمووی لێداوە لەو ڕۆژی ئادەمی دروست کردووە تاوەکو ڕۆژی دنیا ئاخرە بێ، هەتا گیاندار کە قاچ بەرز دەکاتەوە بۆی کە بەر بەچکەکەی نەکەوێ بەشێکە لەو ڕەحمەی خوای گەورە پێی داوە.
بە هەمومان ئەم بەشەی ڕەحمەتی خوامان بەرکەوتووە. واتە ڕەحمەت شتێکە لە ئاسمانەوەدا بەزیەوە بۆ سەر دڵی بەندەکان. من لا یەرحەم لا یورحەم. ئەوی ڕەحمی نەبێ بەزەیی نەبێ خی گەورەش ڕەحمی پێ ناکە. ئەبوو ئەیوب ئەنساری فەرماتمە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. حەسەن و حوسەین لە باوشیا بوون لە بەردەمیا بوون. یاریانە کرد و هاتنە باوشی و پێغەمبەری باوشی پیاکردن و ماچێکردن. وتم یا رسول الله ئەتحبهما، ئی پێغەمبەری خوا مە خۆش دەوێن یا هەر مجاملە ئەکەیت؟ فەرمی ئینەهما ڕەیحانەتەی فی الدنیا، فەرمی ئەشمهما، ئەمە دوو دەستکە ڕێحانەکەی منن لە دنیای بۆنیانەکەم. لە کاتێک ئەمانە کچەزای بوون، ئەمە جەرگی بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وامان فێرەکە کە ئەم مناڵانە ئەبێ خۆشەویستیان بەو شێوەیە بدرێتێ. عەبدوڵای کوڕی زوبەیرە فەرمی من ئەزانم کێ زۆ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمی حەسەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژیە کرد لە مزگەوتە، ئەچووە سوجود، ئەچووە سەر پشتی، کەسیش بۆی نەبوو لای بەرێ، هەلە سەر پشتی بۆ خۆی پاڵەکەوە ێزانی سوار شتێکی هین بووە. ئەو نەیەتوانی بیری لێ بکاتەوە بڵێ ئەمە سوجدە ئەبە، تا ئەو حەدە مناڵ بووە. واتە ئەگەر لاشە بردایی چی تیان نەبوو، بەس کەس بۆی نەبوو دەستکاری کرد، هەتا خۆی لاچوو. کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچووە ڕکوعیش، ئەچووە بینی قاچەوە، پێغەمبەری خوا قاچی بۆ کردو بۆی لە پشتەوە بێ لە پێشەوە دەرچێت. تەسەوور کە یعنی لە نوێژیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بین نوێژەکان نوێژ یان دەنگ بەرزەکەینەوە کاکو مناڵم لە کۆڵ کەرەوە، مەملەکەتی وەران بێ خۆ نوێژەکەم بکەم، هەر نەمزانی چیم وت. لە کاتێکا ئەم مناڵەیەتە ناو نوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا ئیهتیمامی داوە. مامەی کچی ئەبی العاص، مێردی چێ بوو؟ عاص، مێردی زەینەب بوو. کچێکیان هەبوو ناوی مامە بوو، برایەکی هەبوو ناوی عەلی بوو. عەلی زوو وەفاتی کرد و مامە مایەوە. دوایش دایکی وەفاتی کرد بە تەنیا مایەوە. کچێک بە تەنیا بمێنێتەوە لە بنەماڵەیەکە ئەدرێ بچێ. یەک عەقڵ قبوڵی ناکە ئەم مناڵە لە خزمەتی پێغەمبەری خوایە بە صلی الله علیه وسلم. بۆ ئەرکی یەک ئومەت بەسەر پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم. کەیبانوویەکی نییە مناڵی هەبێ، خۆی یەک کۆمەڵ مەشغەڵەتی هەیە، تەمەنی وردە پیر بووە. ساکەنە معقولە بە هەموو عەقڵێکمانەوە بڵێن وەڵا ئەم مناڵە بێ لای پێغەمبەری خوا بێ؟ بەڵێ پێغەمبەری خوا گرێتە خۆی. تەسەوور کە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو منەی خۆشەویست ئەی بر بۆ مزگەوت، ئەی خستە سەر شانی، نوێژێکە دی خستە باوشی، ئەچووە سوجود دایەنە، هەڵەسایەوەی کردەوە باوشی. وەڵای ئێمە بین باوەڕم پێ بکەن نییە ئەو مزگەوتەی نەخوارەوە. ئەی پێغەمبەری خوا پیس و پاکی لە خۆی دوور ناخاتەوە مناڵە، هی ئەوەیە تۆ بێنی لە باوشی کەیت لای کەسێ بەچێ بێڵە ماشەڵام هەموو خێزان و فاتی و بالای پوری بێ بۆ ئێستا تۆ نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کاتە باوشی لە کاتی شوشە، لە کاتی ئیمامەتیە، لەکوێیە لە مزگەوتە مبارەکەی خۆیە. بۆچی بۆی کە فێرمانکە کەس نەڵێ وەڵا نابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من ئەمەوێ نوێژەکەم درێژکەمەوە لە کاتی جەماعەتە، منداڵێکە بینم ئەگری بەزەیم بە دایکیایەتەوە ڕەحم بە دایکیەکەم، نوێژەکەم سەریعەکەم بۆی کە دڵی دایکی لای نەبێ. دڵی دایکی لای چییە؟ لە کاتێکە مناڵێ لە کاتی جەماعەتی پێغەمبەری خوایە بگری، دڵی دایکە بێ لای چی بێ؟ ئەزان لێ بۆ خوایە سەلام بدێتەوە حیا مەبن. بۆڵێ مناڵە چێ ناوت؟ ئەو دەنگە چی بوو؟ کەسە زانی چییە خوێنێ؟ جۆمان لە ئیمام بوو، خۆمان لە دواوین ئەم گریان و پێغەمبەری خوا فەرمێ گوێم لێ بێ ئەگری نوێژەکە و کورتەکەمەوە. واتە مناڵ بەشێ بۆ لە مزگەوت، بەشێ بۆ لە دڵوژیانی دایە و باوە، بەشێ بۆ لە دڵوژیانی ئەو ئومەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دایکە عایشە فەرمێ جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆی کردینەوە، هەموو خێزانەکانی دانیشت بوون لە دەریشەوە، ئومامەی کچەزای
بەخۆڵ یاریە کرد. ئاڵتوونێکی بۆ هاتبوو، ملیۆنکەیەکی بۆ هاتبوو، زاخاوی ئاڵتوون بوو. ئاوەتی تخوا ئاڵتوونەوە بچوون. بەڵێ هەموو سەیرمان کرد، وتمان قەت شتی وامان لە ژیانمانە نەبینیوە، لە جوانی و لە چاکیە. پێغەمبەری خوا فەرمی بم دەرەوە. ملیۆنکەکەی جێڕایە فەرمی ئەیدەم بە خۆشەویستترینی بدە ماڵەکەم. دایکە عایشا فەرمیە بەرچاوم ڕەش بوو، ئەڵێ هەمووی هەناسی لە خۆی بڕی بوو زانە ئەیدا بچێ. ئەلێ چوو ئومامەی هێنا کچە زای کردێ منی ئەو جا ئایەکمان پیاو. تەسەورکە سەیری ئەم عیشقەکە، ئەم خۆشەویستیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو گەورەیە بۆ مناڵێکی تر ببڕێ. بەڕێزەکانم ئاگاتان لێ بێ نەکەر ئەوە. ئوسامەی کوڕی زەید کە بە حساب کوڕەزای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بە تەبەنی کە خوای گەورە هەڵی وەشانەوە، فەرمێ پیانەوت حیب رەسول الله صلی الله علیه وسلم، قسەی ڕەت ناکرایەوە. ئەمە یەکێ بوو لە خۆشەویستترینەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ جارێکم ئەبوو هورەیرە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بە بازاری بەنو قەینوقاع گەڕا، دەستی خست بۆ سەر شانی من، گەڕاین هەتا بێتاقەت بوو، هاتینەوە بۆ مزگەوت. فەرمی ئەینە اللوکاع، یعنی ئەو سیسا یاخود ئەو عەجوولە یاخود ئەو هاروهاجەم بۆ بێنن. ئەفەرمێت حەسەنم بۆ هێنا. ئەلف حەسەنیان بۆ هێنا، چییە کرد؟ بەم لاولایەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە باوشی کرد، ماچی کرد. فەرمووی اللهم إني أحبه فأحبه، خوایە من خۆشمەوێت تۆش خۆشە بێ، وأحب من يحبه، هەر کەسێکیش حەسەنی خۆشەوێت تۆش خۆشە بێ. سێ جار. ئەبوو هورەیرە ئەفەرمێ هەر کاتێ حەسەنم ئەبینی دڵم پڕە بوو. سەیریکە خەرە مناڵانە بۆیە وایان لێ دەرەچێ، ئاوا گەورە دەرەچن، چکە ئینسان ئەگەر کەسێکی خۆش بوێ مطیع بێ بۆی. قەت تەسەوڕ مەکە مناڵەکە و کە ڕقی لێ بوو دوای بەرنامەکە و کەوێت جۆ لێ بگرێ حەزی إن المحب لمن يحب مطيع. خۆشەویست بۆ خۆشەویست جۆرایەڵە. بۆیە حەسەن و حوسەین و نەوەکانی پێغەمبەری خوا و خۆشەویستەکان و ئوسامە و جابر و ئەو مناڵەی دۆری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم هەمووی ڕەقەم بوون. پێغەمبەری خوا ئەو نەنازییا بوونێ لە زمانی ئەمڕۆیا بوایە ئەمان وەڵڵاهی ناخۆشتان کرد، ئەمە چی بوو نەبرایەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەزانێ. بەخوا برام ئەونەی ئەم مناڵە پێویستی بە نازە، قەت تەسەوڕ نەکەی ئەم مناڵە نازانێ. والله زلەیەکی لێیە تا ماوە بیری ناچێتەوە. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. خوای گەورە فەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسانێکی دڕەق بوویتایە لێو دوورەکەوتنەوە، لەبەرەوە شووری خوا بکە کە مناڵەکە بەدیار تۆ دانیشێ، بەدوای تۆ نانەخوا، یە لەگەڵتایە. ئەمە شکرێوێ. ئەم خۆشەویستی نەیتێ بەڕاستی لەو سەریشەوە ئەویش خۆشەویستی نایەتێ. لێرە بیچێنە لەوێ ئەی دووریتەوە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەم شەو ناڵێکم بوو لە ماریە تەبانەی بێ، ناوم نا بەناوی باپیرمەوە یان بەناوی باوکمەوە ئیبراهیم، ئەیاتە دەست ماڵێکی ئاسنگەر بۆی بەخێو کرد شیری بنێ. فەرموو جاری پێغەمبەری خوا ئەچوو لەناو ئەو دوو کەڵ و ئاسنەیان منداڵەکەیان بۆ هێنا ماچێ کرد و بۆنێ کرد. هەتا وەکو جارێکیان چوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکا گیان هەیە یەجود بنفسه، پێغەمبەری خوا هۆن فرمێسکەکانی هاتە خوارەوە. عەبدوڕەحمانی کوڕی عەوف دێی پێغەمبەری خوا تۆش؟ فەرمی إنها الرحمة یا ئیبن عەوف، ئەوە ڕەحمەتە خۆشەویستیە سۆزە.
إن القلب ليحزن وإن العين لتدمع، ولا نقول إلا ما يرضي ربنا، وإنا لفراقك يا إبراهيم لمحزونون. حلو علي شاو قريو دلتنا بيو بطاقة بين كديما دورة كبيتو بلام هيج نالين كخواي يقول لما برنج بيغمبرك لو آستيا خوي سوزي باوكايتي نبينيو كزنم بو سوزي باتي عاطفي باتي بلام أمهم وسوزو خوش ويستيا بس الأمهم وأمتي بوشكاتو هقيا مش بشك مان لو سوزي بيغمبري خواه صلى الله عليه وسلم كبشيكا لصد رحمتي پروردگار كلا أسبان ودابسيو بشك بو خومان بشري بشيكي شي بين ببنا كان مان. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.